پشتیوانی لە جەماوەری ناڕازی خوزستان پەرە دەستێنێت. ناڕزایەتی جەماوەری دژ بە بێئاوی و سیاسەتی دژەمرۆیی ڕژیم لە پتر لە 17 شاری ئوستانی خوزستان بۆ دەهەمین ڕۆژی بەردەوام هەروە درێژەی هەیە. ژمارەیەک لە خەڵک گیانیان لەدەستاوە، بریندار بوون و ژمارەیەکی زیاتریش دەست بەسەر و زیندانی کراون. هاوکات پشتیوانی لە خواستەکانی خەڵکی خوزستان لە باقی شارەکانی ئێران لە حاڵی پەرەسەندندایە. سەرەڕای کەش و هەوای یەکجار ئەمنیەتی و حزوری بەرینی هێزە ئینتزامی و لیباس شەخسیەکان هاوڵاتیانی شاری ئەلی گودەرز بۆ ئێرانە هاتنە مەیدان. لاوانی ئەلی گودەرز لە ئێوارەی ڕۆژی پێنجشەممەوە بە بەستنی ڕێگاکان و ئاگرتێبەردانی لاستیک ناڕزایەتیەکانی خۆیان دەست پێ کرد. خەڵک بەڕێپێوان و وتنەوەی دروشم لە خوزستان پشتیوانی دەکەن. لەگەڵ دەستپێکی خۆپیشاندانەکان لە ئەلی گودەرز هێزە ئەمنیەکان هاتنە مەیدان و بە تەقەی گولە و گازی فرمێسکڕێش هەوڵیاندا بڵاوە بە خەڵک بکەن. بەڵام لاوانی ئەلی گودەرز وێرانە لە مەیداندا مانەوە و بە دەستی بەتاڵەوە لەگەڵ هێزەکانی ڕژیم تێکەڵچوون. بەپێی ئەو گرتەوی دویانەی کە لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا بڵاو بوونەتەوە، لە جریانی ئەم تێکەڵچوونانەدا 3 کەس گیانیان لەدەستا و ژمارەیەکی دیکەش بریندار بوون. هەروەها بەپێی راپۆرتەکان خەڵکی شارستانەکانی خۆڕەماباد حەوزەی علمیەی ئەم شارەیان خستۆتە ژێر کۆنتترۆڵی خۆیانەوە. هاوڵاتیانی شارەکانی کرماشان و ئیسفەهانیش بۆ پشتیوانی لە ناڕزایەتی خەڵکی خوزستان دەستیان داوەتە خۆپیشاندان. شۆڕای ڕێکخەری مانگتنی کرێکارانی نەوت، پێترۆشیمی و گازیش لە بەیانیەکدا پشتیوانی کرێکارانی مانگرتووی لە ڕاپەڕینی جەماوەری خوزستان ڕاگەیاند. هەژاری، بێکاری بەرین، سەرکوتی تند، دژە عەرەببوونی سیستماتیکی ڕژیم، نەبوونی ئاو بەرق لە یەکێک لە گەرمترین ناوچەکانی ئێران جامی سەبری خەڵکی لێوڕێژ کردووە. بەڵام ئەوە تەنیا خوزستان نییە کە تێیدا ئاگری تووڕەیی خەڵک بلەسەی سندووە. سەرتاسەری ئێران لە بەردەم هەڵچووندایە و زەوی لە ژێر پێی کۆماری ئیسلامیدا یەکجار داغ بووە. لە بەلوچستان کە نەخۆشی کۆڕۆنا بێداد دەکات و هیچ جۆرە پێداویستیەکی دەرمانی گونجاو و پێویستی لێ نییە، وەزیری تەندروستی ڕژیم بە بێشەرمیەوە باس لەبوونی 450 تەختی بەتاڵ و ئیزافە دەکات. ئەوەش لە حاڵێکدایە کە نەخۆشەکان لە ناو ساڵۆنی نەخۆشخانەکاندا لەسەر ئەرز ڕاکشاون. لە کوردستان هەموو ڕۆژێ و هەموو هەفتەیەک شایەدی مەرگ و برینداربوونی کۆڵبەرانین و کاربەدەستانی ڕژیم بەبێ ئاماژە بە بێکاری بەرین و ناچارکردنی بەشێکی زۆر لە خەڵک باس لە تێپەڕینی نایەسایی لە سنوورەکان دەکەن. کرێکاران، ژنان، خانەنشینکراوان، خوێندکاران، هونەرمەندان و نووسەرانیش کاتێک دەنگی ناڕزایەتیان بەرز دەکەنەوە لەگەڵ هەمان سیاسەتی حاشا لێکردن و سەرنجام سەرکۆت بەرەو ڕوو دەبنەوە. ئەم ڕژیمە پتر لە 1 مانگە بە سەرسەختی تەواوەوە لە بەرامبەر خواست و داخوازی سەرەتایی پتر لە 100,000 کرێکاری پەیمانی شرکەتەکانی نەوت و گاز و پێترۆشیمی مقاومەت دەکات. ڕژیمی ئیسلامی ڕەنگ بێ لە دەگمەن ڕژیمەکانی جیهان بێت کە لە زەوی و ئاسمان و دەریا خەریکی جنایەت و تێرۆرە و بەرپرسیارەتی هیچ کام لەم جنایەتانەش واستۆ ناگرێ. حکوومەت ئەگەر بە ئەنقەست فڕۆکەی مسافربەری لەسەر تاران بە 2 موشک بەردەداتەوە و دەبێتە هۆی مەرگی سەرنشینانی، ئەگەر کۆڵبەری کوردستان و ناڕزایی خوزستان خەڵتانی خوێن دەکات، دیسان هەمان سیاسەتی حاشا لێکردن، درۆنانەوە، چەواشەکاری و پاساوکردنی هەمیشەیی درێژەی هەیە. خەڵکی شەریف و ئازادی خوازی خوزستان لەگەڵ ستەم و هەڵاواردنی نەتەوەیی، ئاینی، زمانی و لەگەڵ هەژاری و بێکاری و نائەمنی فراوان بەرەوڕوون. ئەم خەڵکە کە لەسەر دەریایەک لە نەوت و گاز دانیشتون مافی خۆیانە لە خۆیان و کاربەدەستانی ڕژیم بپرسن کە بۆچی نەتەنیا هەژار و بێکارن، تەنانەت ئاو و بەرق واتە سەرەتایەترین پەیداویستی ژیانیشیان نییە. لە خوزستان سەرڕایبوونی چەندین ڕووباری گەورە خەڵک ئاوی خواردنەوەی پێویستیان نییە و ڕژیم لە جیاد دابینکردنی ئاو
بەرەو ناڕازیان تەقە دەکات. دەسەڵاتێک کە نوقمی گەندەڵی و ڕاندخۆریە، دەسەڵاتێک کە لە ژێر سێبەری قوڵکردنەوەی هەژاری و بێبەشی خەڵکدا پاڵی داوەتەوە، دەسەڵاتێک گەزەوتکردنی سەرەتاییترین مافەکانی خەڵکی کردوتە بنەمای درێژەی مانەوەی نگریسی خۆی، ئاشکرایە کە ناتوانێ بەرامبەر بە چارەنووسی خەڵک ژیان و گوزەرانیان، مافەکانیان، پەیداویستیە سەرەتاییەکانیان چکۆلەترین بەرپرسیارەتی واستۆ بگرێت. زۆربەی خەڵکی وەگیان هاتوو بە گوێشت و پێستەوە بەوە گەیشتون کە بۆ کۆتایی هێنان بە کێشەکانی ژیانیان، بۆ کۆتایی هێنان بە هەژاری و بێبەشی داسەپاو و بۆ ڕێگری لە بەفیڕۆچوونی ئاواتە ئینسانیەکانیان هیچ ڕێگایەکیان بێجگە لە ڕووخاندنی ئەم ڕژیمە جنایەتکار و دژەمرۆییە لە پێش نییە. ئەم ڕژیمە وەک سیستمێکی سەرمایەداری گەندەڵ و ناکارامە گیانی زۆربەی هاوڵاتیانی بەلایەوە هیچ گرنگ نییە. وەها ڕژیمێک شیاوی بەڕێوەبردنی کۆمەڵ نییە. بێکفایەتی نظامی سەرمایەداری ئیسلامی لە بەرەنگاربوونەوە لەگەڵ وشکە ساڵی و بێئاوی لە پەنا هەموو بێتواناییەکانی دیکەیەوە نیشانی داوە کەوەها ڕژیمێک شیاوی مرۆڤی سەدەی 21 نییە. نظامی سۆسیالیستی و بەڕێوەبەرایەتی شوورایی خەڵک ڕێگای ڕزگاری مرۆڤایەتیە لە گەشت ئەو نەهامەتیانەی کە نظامی سەرمایەداری خوڵقاندوویەتی و هۆکاریمانەوەیەتی. بێگومان تەنیا لەم ڕێگەوە مرۆڤ دەتوانێت بە شێوەی کاریگەر بەرەنگاری قەیرانی کۆمەڵایەتی و بەڵای سروشتی بێتەوە.